ئەم تابلۆیە کە نزیکەی 3 مەتر گەورەیە، نرخەکەی 5 دەفتەر دۆلارە، 50,000 دۆلارە. ئەم تابلۆیەش کە سوورەتی فاتحەیە، نرخەکەی 4 دەفتەر دۆلارە. پێم خۆش بوو ئەو دوو بوارە، بواری خۆشنووسی و هەروە پیشەی زێرنگری پێکەوە تێکەڵکەم و بیکەمە تابلۆیەکی خۆشنووسی. تابلۆی نەخشێنراو بە زێڕ و زی و ئەڵماس لە ژووری بازرگانی هەولێر لە پێشانگایەکدا 47 تابلۆ نەخشێنراو بە زێڕ و زی و ئەڵماس لەلایەن مامۆستا یەحیا عەربیلیەوە پێشانگاکە کراوەتەوە. جا من ئێستا دەمەوێت قسە لەگەڵ خۆیدا بکەم، بزانم هۆکاری سەرەکی چییە کە تابلۆ بە زێڕ و زی دەکەم. مامۆستا سڵاوت لێبێت ئەگەر پێم بڵێ هۆکار چییە تابلۆکانت بە زێڕ و زی و دروست دەکەی؟ سەرەتا بەخێراتتان دەکەین وە زۆر سپاسی ژووری بازرگانی و پیشەسازی هەولێر دەکەین بۆ هاندان و بە تەژعیان کە لێرە پیشانگایەکەمان کردەوە. پیشانگایەکەم بە زێڕ و زی و ئەڵماس دروستکراوە کە جەناب تازە باست کرد. بە حکمی ئەوەی کە من زیاتر لە 33 ساڵە لە بواری خۆشنووسی خەتاتی کار دەکەم و زیاتریش لە 20 ساڵ یان 25 ساڵ زیاتریش لە پیشەی زێرنگریدا کار دەکەم بە بنەماڵەوە مازەرەنگرین. پێم خۆش بوو ئەو دوو بوارە، بواری خۆشنووسی و هەروە پیشەی زێرنگری پێکەوە تێکەڵکەم و بیکەمە تابلۆیەکی خۆشنووسی. هەردوو بوارەکەی خۆم تێدا ڕنگدانەوەی لە تابلۆکەی خۆم ڕنگدانەوەی دایتەوە. ئەم تابلۆیانە زیاتر لە 12 ساڵە تا 13 ساڵە خەریکی دروستکردنی ئەم تابلۆیانم. و بۆچی کە باوانم دروست کردووە، ئێمەمانە وەکو هونەرمەند، یعنی هونەرمەندی خۆشنووس، هونەرەکەی خۆمان خۆش دەوێت، حەزمان لێیە بە جوانترین شێوەی بیڕازێنەوە. ئێمەش وەکو زێرەنگەر هەر زێڕ و زیوم بەدەست کە بتوانین بیڕازێنمەوە. باوانم دروست کردووە، کریتمە قەڵەم و یەکەم جار نووسینەکان بەرز دەنووسرێت، دواتر بە چەند قۆناغێکی دەستکرد هیچ ئامێریش لێرا بەکار نەهاتووە لە پیشانگایەکەم لە تابلۆیەکانیشمدا. توانیم میتان ئەم چەند تابلۆیە دروستکەم بەو چەند ساڵەی. بەڕاستە من لە بۆمە جێشانازی و دڵخۆششم و هەروە خزمەتێکی زۆریشە بە شارەکەم و گەل و نەتەوەکەشمان. پێمە خۆشە شەشیوە ئەم کارانە لە وڵاتەکەی خۆم و شارەکەی خۆمان دەرسی وەکو شانازیش لەوانەیە ئەو ڕنگدانە و ئیعلامش دەگاتە زۆر لە وڵاتەکانش. پێمە خۆش لێرە ئەم سەرچاوی هەڵبخوڵێتن. پێم بڵێ تا ئێستا تابلۆکان لێرە فرۆشیان هەبووە؟ چەند تابلۆیەکیان لێرە حەزز کردووە، ویستیوتیان داوایان کردووە، بەڵام تاکو و پیشانگایەکە تەوانەبی دیار نابێت کە چەند تابلۆ فرۆشراوە. باشە، پێم بڵێ گرانترین تابلۆ کە لە پێشانگاکەت نمایشت کردو کامە تابلۆیە؟ ئەم تابلۆیە کە نزیکەی 3 مەتر گەورەیە، نرخەکەی 5 دەفتەر دۆلارە، 50,000 دۆلارە. ئەم تابلۆیەش کە سوورەتی فاتحەیە، نرخەکەی 4 دەفتەر دۆلارە. باشە، ئەوەیان کە دەڵێ گرانترینیانە، ئەمە ئاتر کورسیت لەسەری نووسیوە. پێم بڵێ چەند زی و تێدا بەکارهێناوە یان چەند زێڕ تێدا بەکارهێناوە؟ ئەوە بە زی و دروستکراوە، بەس زی و دروستکراوە، نازانم چەند کیلۆیە، لەبەر دیار ناوی، لەبێ کەم دروستم کردووە وەزنم نەکردووە، بەڵام لە کۆی پیشانگایەکەم چەندین کیلۆ زیم سەرف کردووە. بەڕاستی ئەگەر بڵێین بە هەر 47 تابلۆیەکەی پێشانگاکەت چەند زی و سەرف کردووە؟ هەتا ئێستا نازانم چەندم سەرف کردووە، لەبەر کە نزیکەی 12 ساڵە تا 13 ساڵە ئەم کارم کردووە، نازانم کە چەند زیوە. زیوەکی یەکزار زۆرم سەرف کردووە، ئەوی کە شارەزێری هەبی لە بواری هونەری خۆشنووسی یان ئاستی ڕۆشنبیری دەزانین کە چەند زیوی تێدا سەرف کراوە. ئەو تازە باسمان کرد جوانی ئەم تابلۆیانە لە دەستکردەکەیتی کە بەدەست دروستکرا بە مشار بردراوە، ئامێر تێدا بەکار نەهاتوە. و تازە باسمان کرد بە 3 زمانیش، عەرەبی، کوردی، تورکمانیە، باز لە پێکاتەکان دەکەین و شیعاری ناونیشانی پیشانگایەکەشم لە ئاشتی پێکەوە ژیانە کە بەڕاستی ئەوە ڕەمزێکی زۆر جوانە. شانازی بەوەی دەکەم